سڵاو بەستنی ملی منداڵدان واتە ڕەبت چییە و بۆ کێ ئەنجام دەدرێت؟ بەستنی ملی منداڵدان نەشتەرگەریەکە کە بەداوێکی تایبەت ملی منداڵدانەکە وەکو تورەکەیەک گرێ دەدرێت. ئەو ئافرەتانەی کە مناڵیان لەبار دەچێت زۆر جار لێمان دەپرسن دکتۆرە ئێمە پێشتر مناڵێکمان لەبار چووە لەم سکە دەمانەوێت بەستنمان بۆ بکەیت. بەڵام ئێمە بەستنی ملی منداڵدان بۆ دوای هەموو لە بارچوونێک ناکەین. ئەو کەسانی کە پێویستە بەستنی ملی منداڵدانیان بۆ بکرێت ئەوانن کە سێ یاخود زیاتر منداڵیان پێش 37 هەفتەیی لەدایک دەبێت یاخود سێ یاخود زیاتر منداڵیان لە سێمانگی ناوەڕاستی دووگیانەکەیان لەبار دەچێت یاخود ئەو ئافرەتانەی کە منداڵێکیان دوانیان لەبار چووە ئەمە چاودێری ملی منداڵدانیەکەیان دەکەین بە سۆنەر ئەگەر هاتوو ملی منداڵدانیان کورت بوو ئەوە ئەم نەشتەرگەری بەستنی ملی منداڵدانیان بۆ ئەنجام دەدەین. ئەمڕۆکە نەشتەرگەری بەستنی ملی منداڵدان بۆ نەخۆشێکمان ئەنجام دەدەین کە پێشتر سێ منداڵی لەبار چووە و سۆنەرەکەی نیشانی دەدا ملی منداڵدانەکەی کورتترە لە 25 میلیمتر بە هیوای سەلامەتی بۆ نەخۆشەکەمان. سپاس. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.